دۆناڵد ترامپ داوا لە ئێرانەکە ئاڵای سپی هەڵبکات. ترامپ سەرۆکی ئەمریکاڵێ داوا لە ئێرانەکەم بە تەواوی خۆی ڕادەست بکات. ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند هیچ بژێردەیەک لە بەردەم ئێراندا نییە جگەل لە خۆڕادەستکردنی بە تەواوی. وتوێتی ئێمە ئەمەمان ئەوێ و با هیچ شوێک ڕێگە نادەین ئێران ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی. وتیشی بەنیازین فانس یان ویتکۆف بنێرین بۆ ئەوەی دانوستان لەگەڵ ئێرانیەکان بکەن. لای خۆیەوە ئۆلاف شۆڵز ڕاوێژکاری ئەڵمانیا هۆژارێکی تند بە وڵاتی ئێران دەدا و دەڵێ ئەگەر پاشەکشان نەکە وێرانکردنی بەرنامە ئەتۆمەکەی لە بەرنامەی کاردا. ئەم هەڕەشانە دوای ئەوە هاتن کە حەوت وڵاتە گەورەکەی جیهان لە کۆبوونەوەیەکدا تاوتوێی کەیسی شەڕی ئێرانی ئیسرائیلیان کردووە و شەڕی ئیسرائیلیان بە مافی بەرگری ڕەوازانیوە و داوایان لە ئێران کردووە دەست بە دانوستان و لە ناوبردننی پێگا ئەتۆمیەکانی بکەن.